چاکە باشە هەر لەوێ داینێن بزانن چ دەکەن زۆر چاکە هەر لەوێ داینێن باشە یا ئیسای مقدس ئەمانیان لە چۆ قۆڵبەس کردووە؟ ئەی قاتڵانی ئەولیا و پێغەمبەرانی خوددا ئارام بە ئارام بە دەبێت سەبرکەین چارەیەکی دیکەمان نییە غێرە سەبرکردن چارەیەکمان نییە ئێستا دەڵێم چارەیەکمان هەیە نییە پەلەی مەکە باشترەوەی دەسڕاگری مەگەر نابینی ئەم زمان لووسانە چنۆن لە مردن و کۆی لە ئیبرایان و هاوینەکانمان خۆشی دەکەن ناچاری وا دەزانی فقط خۆت دەیبینی ئارام بە دەبێت چارەیەک بدۆزینەوە لەگەڵ من وەرن ئەمانە هەموو فەرمانی جلیوسە نە دیۆکلیتیانوس چ تەوفیرێکی هەیە من ئەمڕۆیە دەکوژرێم یا پێش بە کوژرانی بێڕەحمانی کۆمەڵی مەسیحی دەگەم باشە قبول منیش ئەمەم قبوڵە قبول ئەگەر بەبایی کوژرانی جۆلیوس و دیۆکلێتیانوسیشتەوە بێت پێش بەم جەنایەتە دەگرین بەڵام دۆستان جارە باشترە باسی مەسیحیەکان نەکەین ئێمە کرێکەرمان دەوێ بەڕێوەبردنی فەرمانەکانی جەنابی دیۆکلێتیانوسیش بەبێ کرێکار ناکرێ دروستە زۆربەی کرێکارەکانیش مەسیحین بیرێکی باشە ئەرێ با بڕێن دەی ئاوە خاوەن شکۆیان ڕاوێژکاران ئەگەر بۆ ڕەخنەگرتن لە پەکەوتنی کارەکان هاتوون بەر لەمە لە ئاغایانم بیستووە دروستە خاوەن شکۆ ئێمەش هەر بەم بۆنەوە هاتوینێتە خزمەتتان دەی ببڕایەوە چی بۆتە هۆی پەکەوتنی کارەکان؟ جەنابی دیۆکلێتیانوس بۆ سازکردنی ئەمفیتاج ژمارەیەک مەسیحیان دەوێت یا تەواوی کرێکەرانی شار جەنابی ماکسیملیانوس جا فەرقی چییە؟ خاوەن شکۆ دەبێ عرستام بکەم کە زیاترین کار و تەعمیرە و کرێکارانە دیکەن کە بە تاوان و جورمی مەسیح بوون قۆڵ بەست دەکرێن دانانی پێکەری ئیمپراتوریش ناوڕاستی مەیدان دانیوە کارە ماوەتەوە چونکە جەنابی جولیوس تەواوی کرێکارانی قۆڵبەست کردووە ببورن ئاغایان هۆی ئەم هەموو
نیگەرانی و دڵە خوڕپەی ئێوە هەر ئەمەیە یا مەسەلەیەکی دیکە لە گۆڕێدایە؟ ئێوە هەموو کات پاتان لە بەڕی خۆتان زیاتر ڕادەکێشن. ئاگاتان لە زمانتان ببێ. من لە تامی تاڵی تاوانبارکردن تێدەگەم، بەڵام هەروە چاوپۆشی ناکەمەوە. چاو لە ڕاوێژکارانی من دەکەن لە باتی ئامادەکردنی شار شیر لە یەکتر دەکێشن. بە بڕوایی خاوەنشکۆ مەگەر پاک و خاوێنکردنەوەی شار بەبێ ئەوەی کە کرێکارێکی زۆر هەبێ دەکرێت. جولیۆس جارێک کارت بەسەر ئەو کرێکارانەی کە خەریکی خاوێنکردنەوەی شارن نەبێ هەتاکو و دوایی. بەڵام خاوەنشکۆ ئێوە هۆی قۆڵبەستکردنیوان باش دەزانم. دەزانم من بە دوای قۆڵبەستکردنی ئادونیام. تۆ دەتەوێت لەبەر کەسێک شارێک قەڵاچۆ بکەی؟ من چۆن دەتوانم بیسەلمێنم کە بەسیەتی جولیۆس تا چەند ڕۆژی دیکە ئەمپراتور لە ڕێگاوە دێن ئەو کاتێوە خەریکی شەڕ لەگەڵ یەکترن. بڕۆنە سەر کارەکانتان، بڕۆن بڕۆن. ماکسیمیلیان، ماکسیمیلیان بیر و باوەڕی تۆ بۆ هەمیشە نهێنی نامێنێتەوە. ڕۆژێک دەیسەلمێنم کە ئەشرافزادەی گەورەی ڕووم ئیدی ژوپیتر ناپەرستێت. ئەو ڕۆژە ئێسکەکانی ڕۆمولۆس لەم هەواڵە لە نێو قەبر دەلەرزێت. دەڵێن ڕۆمولۆس بە شیری گورگ گەورە بووە. بەڵام وا دەزانم کە تۆ بە ژەهری ئەفعی پەروەردە کراوی. وە جەنابی ماکسیمیلیان ڕۆژێ ژاری ئەم حەفیە دەچێژن. منیش چاوەڕوانی وەها ڕۆژێکم. ئێمە بۆ یارمەتی جەنابی ژولیوس دەتوانین کارێ بکەین؟